سەرەتا لە جێی تیرۆرکردنی شەهیدی بەڵند و گەورە و قارەمان، شەهیدی ڕۆژنامەنووس، شەهیدی ژن، شەهیدی فیداکاری، شەهیدی مامۆستای ئەکادیمی ژنۆلۆژی، هەر لێرەدا سەری ڕێز و نەوازش لە ڕۆحی ئەودا دادەنوێنم بۆ تەواوی شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان. دیارە شەهید ناگیهان ژنێکی قارەمان، ڕۆژنامەنووس، بووە چقلی چاوی دوژمنانی ناحەز و زۆر پیلانیان بۆ داڕشتە بوو، هەر لە باکوور و هەتا ئەگاتە باشووری کوردستان، لە باکووری کوردستان کە جێی پێی لەش کرا و چەندین ساڵ سجن کراوە. دوای ئەو هانای هێنا بۆ باشووری کوردستان، زۆر بەداخەوەی زانێت لە باشووری کوردستان ئەپارێزرێ، بەڵام زۆر بەداخەوە بکە باشووری کوردستان بۆ بەلانکەی تیرۆرستان. یەکێک لەوانەی کە شەهید ناگیهان بەدەستی تیرۆری ڕەشی دوژمن لە عالم کات و سادە لە سەعات دای سەر لە بەیانی 4 دەی 2022 لێرە بەدەستی ناحەز و دوژمنی گەلی کورد لێرە تیرۆر کرا. شەهید ناگیهان مامۆستایەکی بڵند بوو، زیندووکەرەوەی ڕۆحی ژن بوو، مامۆستایەک بوو کە ئەیتوانی هەموو ژنان لە باشوورە ئاگادار بکاتەوە لە بوارەکانی هەموو ژیانە، وەکو ژنناسی، وەکو ئابووری، وەکو سیاسی، زۆر بواری بە ژنان ئەنی فێری بواری ژنانی ئەکرد. لە ڕاستیە مامۆستایەکی ئەوها چقڵی چاوی دوژمان و بۆیە دوژمان هەموو جارێک لەو ژنانە ئەدەن کە ژنان هۆشیار ئەەکەنە، کە کۆمەلگا هۆشیارەکەن. بۆیە یعنی دەستپێکی بەیانی لە سەعاتدا لێرا بەدەستی ناحەزان شەهید کرا و من لەو کاتەدا کە 11 گولەی پێوەنرا و دوانیان بەر ماڵی مامۆستا جەمال شادان کەوتیان، بەر سیارەکان کەوتیان، بەر دەرگاکان کەوت و 9 گولە بەر سەری شەهید ناگیهان کەوت. یەکەم کەس کە ڕام کردە دەرەوە ناحەز و دەستی ڕەش بەلای ماڵی ئەماتیە پەڕبوو، حتا ئەوەنە ڕام کرد خۆمە ما بە کەمەری ئەوە. ئەو بلووسێکی بێجی خەتخەتی لە بەرابوو بلووسەکەی داکەند و زەیتونێکی کردە بەروی ئاوا ئاگامێ بوو، دەمانچەکەی کرد بە پشتی خۆیە. لەو کاتا ڕۆژ بەڵام کەس نەبوو لەو کاتەیە کە ئەو ڕائەکە دەست بگیر بکرێ. من دەرکم پێ نەکرد، چونکە وام زانی ئەوش لە عەزرەت تەقەکان ڕائەکات، چونکە لە کاتێکە من گەشتمە سەر هەڤاڵ ناگیهان ئەمەنە بە گەرمی گەشتمە سەری هێشت خوێن لە جەستەیە نەهاتە بوو. اینجا هاوارم کرد هەموو کۆڵانەکانتیان ئەوە چی ئەوانتم هەڵا جەنازەیە کەوتووە کە سەیرم کرد شەهید ناگیهان بوو. ویستم باوەشی پیاکەمتم با پیاوێک لە هەولێر تیرۆر کرا بوو، کەس نەچوو بوو بەلایە خوێنی زۆری لێ ڕژ نەزیف بوو. ئەمریخوا مشتم باوکو ئەو کەسەی لێ نەیە خێرا فراکان بیبێن بۆ خەسەخانە، بەڵام ڕۆحی پاکی سپاردە بوو. ئیترتیان مەچۆ بەلایە چونکە خەتەر هەر جانتاکەشی لەو ئاستا بوو، ویستم جانتاکەی هەبتان دەستیش لەوەمەیە. ئیتر بەپەلا ئەو بوو لە خەڵک کە چوار دەوریاندامتیان خزمتە، وتم کەس و کاری خۆمە. وەلحاصل تەلەفۆنیان بۆ ئاسایش کرد و ئاسایش و پۆلیس هاتنی تر ئەم ناوەت ئەنێ ماوەیەکی زۆر چوار دەوریاندا و دوای تەحقیق و تەحقیقکاری و جەنازەکەیان برد بۆ تۆب عەدلی. بۆ شوێ ئەمە لەگەڵی شاڕژنی تا تۆب عەدلی و تا ئاسایش بنیان بان کرد و قەراریان لە دەمی وەرگرت. یعنی پیشانی منیان تر دوای ئەوەی کە کەوتن تەحقیق ڕۆشتن بە شوێن کامێرەکانی ماڵانە ئەو کوڕە لە کوێ بوو گرتبوویان. ئیتر دوایی ڕێوێنەکان هێنا بوو متیان ئەمەیەوتم بەڵێ خۆیەتی خۆی ئەمە بڵێن مەکتەبە. ئەم مەکتەبی دوا ڕۆژ هەیە لە بینی دوو کۆڵانەکەیە، کۆڵانێ لە لای ماڵی شەهید ناگیهان و کۆڵانێکیش لە ملاترەوە. دوژمن لێەوە خۆی حەشاریا بوو کە ناگیهان کەی لە ماڵ دەرئەچێ، کە ئەو دەرچوو بوو ئەوە هاتوو بۆ خوار، ئەوش هاتوو بۆ خوار. کۆڵانێکە کوێتە بینی مەکتەب و ماڵەکانی ئەمبەر. شەهید ناگیهان ئاوا هاتوو بۆ خوارەوە، ئەوش لە دواوە ڕەسەن هاتە بوو لێرە شەهیدی کرد. من وەکو خۆم ئەو دەقەیە نەبێ ئیتر نەمبینیەوە، چونکە ئەم کۆڵانە لە سەعاتدا زۆر چۆڵ و کەسی لێ نەبوو. حتا کۆڵانەکە ئەمە هاتینە سەرسی لێ کۆڵانەکە سێرم کردم و خەڵک وتیانەوە بان و خان ئەوە چی وڕێت و مەڵا الحەمدوللا هیچ شتێکی وا ڕووی نەداوە، چونکە دەنگوشید هیچ نایە. کاتی وردە هاتمە خۆرە جەنازەی لەبەر ئینجا هاوارم کرد خەڵکەکە هاتن بەدەمەوە. ئەگینام لە حەزەی ئەومان نەکردووە ئەو تیرۆرستە بێت لەم کۆڵانە بسوڕێتە دیارە ئەوش بە هەل و فرسەتی زانیوە کە چۆڵ بووە و مراقبەی شەهیدیشی کردووە کە هاتوۆتە ئێرە تیرۆری کردووە. ئەو کات هەواڵ نەجیبە پێش ئەو دەرچوو بۆ ئەکادیمیەکە، حتا پێشی وتبوو تۆ مەیە پێویست ناکات تۆ بێ، ئەم وتبێ هەر قەی ناکات تۆ تەنیای من دێم بۆ ئەوێ. لە کاتێکە کە ئەو
دێ بۆ ئێرە دوژمنیش چەند ڕۆژە مراقەبەیەکە و بە شوێنێ ئەگەڕێ و دەستنیشان کراوە کە کێ تیرۆرکە لەو کاتا کەیت لێرە زەفەری پێهێنێ ئەو کە ئەیت بۆ بچێ بۆ ئەکادیمیەکە لێرە زەفەری پێ باشەهی دەکات. دیارە شەهید ناگیهان کەسێکی ئەمەنە بڵند پایە بەرز و ژنێکی تەواو لە بڕوا و هیوا کە ژنان پێیان هەبوو لە باشووری کوردستان و ئەو مامۆستایەک بوو کە لێکۆڕینەوەی لە ژنانی شەنگال و لە عەفرین و بە تەمایش بوو زۆر بە هیوای ئەو بوو کە سەردانی هەورامان کە و لێکۆڕین لەسەر ژنانی هەورامانیشکە زۆر بەداخەوە دەستی ڕەشی دوژمن نەیان هێشت ئەو ئاواتەی بێتە دی بۆ هەموو ساڵێک ئێمە لێرە یادی ئەو قارەمانە ئەکەینەوە قەتیش لە یادمان ناچێ بە شکۆوە ئەو یادەی ئەەکەینەوە چونکە ژنێکی سەربەرز بوو مای شانازیە بۆ گەلی کورد و بۆ تەواوی ژنانی هەموو جیهان کە ژنێک ئەو نەخ لە خزمەتی دۆسی ژنابێ ئەوەنە ژنێک بێ کە یعنی مامۆستای هەموو ژنان بێ ئەبینین لە زۆر لە لێکۆڕینەوەکانیان باسی ژن ئەکا حەز ئەکا ژن پێش بکەوێ و زۆر کۆڕ و کۆبوونە و سیمیناریشی لە باشووری کوردستان پێشکەش بە ژنان کردووە. خوای گەورە ڕۆحی شادکا و دەستی وەشخۆش.